بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێ بێت ساڵی 1975 کە نەکسە بەسەر شۆڕشی کووردا هات دوای چەند مانجێک لەلایەن چەند کادرێکی پێشکەوتوی پارتی بە سەرۆکایەتی کاک مەسعود بارزانی جارێکی تر دەستیان بە خەبات کردەوە لەژێر ناوی قیادەی مۆقەتە. ساڵی 1970 کۆنگرەی نوێمی پارتی بەسترا. ئێمە ئەمڕۆ میوانێکمان لەگەڵایە کە بۆ خۆی ئەندامی کۆنگرەی نۆ بووە. ئێمە باسی کۆنگرەی نۆەکەین ئەو گۆڕانکاریانەی کە کرا چی کرا و کێبوو بە سەرۆکی پارتی بەگشتی باسی ئەو کەش و هەوایەکەین کە کۆنگرەی تێدا ساز کرا. کاک شکوری بەخێر بێ بۆ بەرنامەکەمان ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین کۆنگرەی نۆ لە دوای ماوەیەک لە خەباتی چڕ و پڕ و هەڵبەز و دابەزی قیادەی موقت دەستی بەکارەکانی کرد. تۆ بۆ خۆت لەوێ بەشدار بووی، شایەتی چی بوویت و چی گۆڕا و چی کرا؟ زۆر سپاس. بەڕاستی پاش نسکوی 75 کە شۆڕشی ئەیلول تووشی نسکو بوو بەرەو ئیران چوین، ئەو وەختە مؤتەمەری هەشت بەسرا بوو لە ناوپەردان وەختێک کە مفاوزات بوو لەگەڵ حکوومەتی عێراق کە چوون طبعاً مەجای هیچ شتێک نەما کە مؤتەمەر و شتیوە، چونکە دائیمەن لە ناو مؤتەمەر تەحدیدی وەختی مؤتەمەری داهاتوو دەکرێت. بەس طبعاً لەبەر زۆرۆف و چوونی پەیدابوونی نسک و چوونی پێشمەرگە و خەڵک بۆ ئیران دەربەدەربوون مەجای ئەوە نەبوو کە هیچ مؤتەمەرێک ببەسرێ. وەکو جەنابەت باست کرد طبعاً ڕێخستن بە سەرۆکایەتی کاک مەسعود و کاک ئیدریسی ڕەحمەتی ڕێخستنەکانی پارتی دەستیان پێکردەوە کە دەستیان پێکردەوە بە ناوی قیادەی موقت. سەرکردایەتی کاتی دەستی پێکرد، چونکە قیادەیەک ئەگەر لە ناو مؤتەمەر دیار نەکرێ دەستنیشان نەکرێن بە قیادەی حەقیقی حزب دانان ڕێ، لەبەرەوە ناویان دانا کە قیادەی شۆڕش بکەن بە ناوی قیادەی موقت. طبعاً کۆنگرە لەکوێ بەسرا؟ قیادەی موقت دەست بە ئیش و کاری خۆیان کرد. بەڕاستی ئینسان دەبێ چونکە مێژوویە دەبێ وە بڵێن کە دەورێکی زۆر سەرکەوتوانە و زۆر دەسۆزانە بەڕێوەیان برد. طبعاً شۆڕش و حزبی بڵێن پارتی گاندیانە ئەو قوناغە کە بتوانێ پاش 9 ساڵ مؤتەمەرێکی تر ببەستێ. ئەویش پاش هەموو ئاڵ و گۆڕۆشتیوە مؤتەمەری نوێم لە ئیران کرا لە گوندێک بە ناوی دەربەند لە تەرگەبەر. شتێکی سروشتیە کە حرەکەیەکی ئازادی خواست ملەتێک کە زۆر دەوامی کرد، زۆر بەسەردا چوو، حتمما بیرروڕای جودا پەیدا دەبن. شتێکی سروشتی است. کۆنگرەی نوێ بیر و باوەڕی جودا هەبوو؟ حتمما اینجا ئەو بیر و باوەڕە چۆن پەیدا بوون. طبعاً کە هاتین بۆ دەستمان بە شۆڕش کرد و هاتین لە کوردستان بوو پێشمەرگە بووین، کاک سامی هاتبوو بۆ کوردستان ئەو مەسئولی ئەو وەختەی کوردستان بوو شۆڕش قیادەی موقت وەختی قیادەی موقت بڵێ. کاک جەوهەر نامق بە ڕەحمەت بێ مەسئولی لەقیەک بۆ هەرێمی یەک سەربەست بەناوی سەربەست بۆ عەبدوڕەحمان پێداوی ملازم عەبدوڕەحمان پێداوی ئەو دوو بوو هەرێمی دوو دکتۆر کەماڵ هەریمی سێ. مەجموعەیەک برادەر پەیدا بوون بە ناوی طبعاً هەندێک برادەری چاپراو بە ناوی مارکسیات و لینیات و ئەو شتانە هاتنە ناو ڕێزی پێشمەرگە و ئەمە زیاتر کاکسامی هانیدا کە هەندێک مووقفی تر وەربگرێ و هەندێک مۆحاتی تری هەبێ. ئەمە ئەم وەزع بەردەوام بوو حتا هاتین بوو ناو کۆنگرە. طبعاً گوتم چەند ڕۆژێک کۆنگرە پاشکەوت لەبەرەوە کە قەناعەت بکرێ هەردوو جەناح بە یەک ڕێزی و یەک دەنگ و
بەو ڕەنگە بە برایەتی بچنەوە هەردوو جەناح مەبەستت کام جەناح و کام جەناح؟ کاکسامی و جەماعەتەکەی لەگەڵ ئەو جەماعەتەی کە دەیانگوت ئەمانە ئەدریسین. طبعا قەنەعەت دروست نەبوو، زیاتر جەماعەتی ئەو جەماعەتەی کە سەرپەرشتی قیادەی موقەتیان دەکرد 12 ئەندامی قیادی بوون. ئەوان ئاخر شت بە درێژ نەکەین، ئاخر شت داوایان کرد کە هەموو ئەندامانی سەرکردایەتی قیادەی موقەت بەبێ دەنگ جارێکی تر هەڵبژێرن بۆ قیادە. طبعا ئەمە لای مؤتەمەرەوە، لای مەندوبینی مؤتەمەر ڕافز کرا، کە ڕەفز کرا کۆنگرە دەستی پێکرد لە گوندی دەربەند لە تەرگەڤەر ڕۆژی یەکەم لەوێ دەستی پێکرد. طبعا ئەوانەی کە سەرپەرشتی قیادەی موقەتیان دەکرد 12 بوون، ئەوان نەهاتنە ناو مؤتەمەر و خۆیان شایەوە و مؤتەمەر دەستی پێکرد. یعنی لە سەرەتاوە بەشدار نەبوون لە کۆنگرەیە ئەوە؟ مەطلەبیان ئەوە بوو کە کاکسامی قسەی نەبوو مەگەر لەوێ هیچ نانە ناو مؤتەمەر چۆن قسەی دەبێت لە ناو مؤتەمەر قسەی هەبێ، چونکە ئەگەر کەلیمەی نەبوو لە ناو مؤتەمەر، ئەگەر هەڵ بنە مؤتەمەر حتمان قسەکە کاکسامی بۆ ئەو قسەی دەکرد، بەڵام کە نهاتن بۆ ناو مؤتەمەر حەقی نەبوو کە قسە بکە، هەمویان ڕەفزیان کرد کە بێنە ناو مؤتەمەر و وتان ئێمە وازێنین ماندوو بووین و ناینە ناو مؤتەمەر، ئەوان نەهاتن بوو ناو مؤتەمەر. مؤتەمەر دەستی پێکرد، طبعا کە مؤتەمەر دەستی پێکرد وەکو مؤتەمەرەکانی تر ئیژ و کاری خۆیان بەڕێوەیان بردوو. اینجا انتخابات و شت کرا و قیادەیەکی تر بە انتخابات هەڵبژێردران و ئەندامانی سەرکردایەتی بڵێن لێژنەی مرکزی دەستنیشان کرا و عەلی عەبدوڵڵا بە سکرتێری حزب نەکی مەکتەب سیاسی بە سکرتێری حزب دەستنیشان کرا و کاک مەسعود بە تێکرایی دەنگ دەستنیشان کرا بوو سەرۆکاتی پارتی و بوو بە سەرۆک. کاکیدیس بەشدار بوو لە کۆنگرەیە؟ طبعا کاکەدی زۆر فعال بوو، زیاتر لە هەموو کەسێک ئەو ئیش و کاری مؤتەمەری بەرێوە دەبرد و ینی سەرکەوتنی مؤتەمەری سەرکەوتنی کۆنگرەی نوێم زیاتر بۆ کاکەدریس و بۆ کاک مەسعود دەگەڕێتەوە، زیاتری بۆ کاکەدریس کە زۆر هەوڵیدا بۆ ئەوەی ئەم بۆچوونانەی پێشتر بۆ چاڵ بکرێنەوە. باشە، کاک مەسعود لە کتێبەکەی باسیەوە کاڵێ زۆر هەوڵیاندا ئەوانەی کە جیابوونەوە بگەڕێنەوە و ئیش بکەن لە ناو حیزبا و بەڵام ئەوان بڕیاری خۆیانیاندا بوو. طبعا من ئەو وەختە کە کاک مەسعود بوو بە سەرۆکی حیزب منی دەستنیشان کرد کە لای ئەو بم ئیش و کاری ئەو بکەم، وەکو سکرتێری ئەو ئیش و کاری ڕۆژانە من لەگەڵ ئەو بکەم. طبعا ئەم مەجموعە کە دەرچوون پێکەوە بووین لە کوردستان و برادەر بووین و یەکترمان دەبینی و دەهاتنە لای کاک مەسعود زۆر هەوڵیدا گوتی حەز ناکەم ئێوە بچنە دەرەوە، حەز ناکەم ئێوە واز بێنن، قەیناکە ئەگەر نەهات بنە ناو قیادەش، بەڵام حساب بکەن ئێوە هەر ئەندامانی قیادەن و مەکتەبێک دروست دەکەن بە ناوی مەکتەبی سەرۆکاتی، ئێوە ئەو مەکتەبە بەڕێوە دەبن، بەڵام ڕازی نەبوون. ئاخر شت داوایان کرد کە فترێک بچنە دەرەوە، ماندوونەوە ئەوە فترێک بچنە دەرەوە و دوای دەگەڕێنەوە. کاک مەسعود لەسەر ئەمە موافقەتی کرد، وتی باشە، بەڵام داواتان لێ دەکەم بە ناوی ئینشقاق و شتیوە نەچنە دەرەوە، هیچ هەنگاوێکی تر نەنێرە. هەمویان ڕازی بوون، مەسرفێکیشیان پێدان کە بچنە دەرەوە. بەڵام دوای ئەوان پارتی گەلیان دروست کرد جەماعەتیشیان. اینجا ئەمانە کە چۆن بوو دەرەوە، طبعا هەر لە تەهران کاکسامی گیرا، حکوومەتی ئیران کاکسامیان گرت.
سانوژدانم بڵێ چونکە من دای کاک مەسعود بووم هەموو ئیش و کاری کاک مەسعودم ئاگادار بووم لە هەنگاوەکانی ئەگەر کاک مەسعود بارزانانی نەبووایە ممکنە زیاتر کاک سامی لە ناو سجن بمابایە و ممکنە عەزیەتی چیان بدابایە بەڵام کاک مەسعود بۆ تاریخ من دەڵێم وجدانان ئەوەی کاک مەسعود کردی بوو کاک سامی کە لە زیندان دەربچێ ینی بڕوانەکەم بۆ هیچ کەسێکی وای کردبێ هیچ کەسێکیش ناتوانانی وەکو کاک مەسعود بتوانێ هەنگاو بنێ و کاک سامی لە باشە دەربکوری لە بڕیارە گرنگەکانی پارتی لە کۆنگرەی نوێە چی بوون ینی بڕیاری گرنگ چی بوو؟ ئەوەڵە خۆی نەکتەنها مؤتەمەرینەوە لە هەموو لە هەموو مؤتەمەرات هەندێک ئەوە هەنا کە هەندێک نقاط هەنە کە گرنگی پیان بدرێ طبعاً شتێکی وە نەبوو ینی وەکو مؤتەمەرەکانی تر اعتیادی دەستیان کرد بە ئیش و کاری خۆیان گۆڕانکاریتیاکرا نەکرا هەموو مؤتەمەرێک هەندێک گۆڕانکاری لە پەیرۆ پروگرام و ئەوانە دەکرێ ینی هەتا مؤتەمەری چواردەش من قەناعەتم هەیە کە هەندێک نقاط دەگۆڕدرێن لەوێش چەند نقطەیەک گۆڕام بەس بیرم نایە بەزابێت چەند نقطەیەک بوون بەس حتمما هەندێک گۆڕانکاری لاوەدا کرا و لژنەی مرکزی تشکیل کرا پاش لژنەی مرکزی دانیشتن مەکتەبی سیاسیان هەڵبژارد باش هەڵبژاردننی مەکتەبی سیاسی لە ناو مەکتەبی سیاسی لەگەڵ جەنابی سەرۆک طبعاً سکرتێری حزب دەستیشان کرا ئەویش وەکو وتم کاک عەلی عەبدوڵڵا بوو بە سکرتێر دروستەکانی پارتی هیچ گۆڕانکاری بەسەر هات یا هەر ئۆتۆنۆمی بۆ کوردستان بوو ئۆتۆنۆمی بۆ کوردستان و ئۆتۆنۆمی ڕاستەقینە بۆ کوردستان و دیموکراتیات بۆ عێراق حتمما هەندێک ڕازی یعنی بەدڵیان نەبوو دیموکراتیات بۆ کوردستان ئێمە علاقەمان چیە بە عێراقەوە کەس هەبوو لە ناو کۆنگرەکە بیر و باوەڕی وای هەبێ طبعاً من لە ناو مؤتەمەر دەڵێم هەندێک پیانوە بۆ پیان خۆش نەبوو کە بەس دەستنیشانیان نەکرد یعنی نیان بە ڕەنگێکی وە بڵاویان نەکردەوە کە بخرێتە دەنگدان و شتیوە بەڵام هەر بۆ ئەوە دیاریان دەکرد کە علاقەمان چیە بە عێراقەوە کە دیموکراتی بێت یان دیموکراتی نەبێت ئێمە داوای ئۆتۆنۆمی ڕاستەقینە بۆ کوردستان دەکەین بەڵام لە لایەکیشەوە ئەگەر دیموکراتیەت بچەسپایە بۆ عێراق هەرچەندە عەرەب و تورک و فارس بەرامبەر بە کورد هەر وەکو خۆیانن دیموکراتی بن دیموکراتی نەبن وەکو خۆیان بەڵام دیسان بۆ ڕێی عامی گشتی شتێکی باش بوو کە ئەم داوایە پارتی بکە و ئەگەر دیموکراتیات بۆ عێراق دەستنیشان بکرێ ممکنە خازانجی ملەتی کوردیشی تیاابێ خۆشتر ئەوە بوو کە لە ناشرعیەتی قیادە دەرچوین یعنی قیادەی موقت نەما قیادەی ئەساسی بۆ پارتی دیموکراتی کوردستان شەرعی بە ئینتیخابات دەستنیشان کرا و هەڵبژاردننی کاک مەسعود بوو سەرۆکاتی حزب و یعنی ئەمانە طبعاً شتی خۆشیش هەبوو کە هەندێک لە برادرانی هەر کەسێک برادری هەیە هەندێک لە برادران مەسەڵەن برادرانی من دەرچوون بۆ لەژنەی مرکزی ئەوە شتێکی خۆش بوو هەمومان پێمان خۆش نەبوو کە ئەو 12 کەسە ماندوو ببوون قیادە موقەتیان بەڕێوە ببوو بەڕێوەیان بردبوو حەقی خۆیان بوو کە ببن بە ئەندامی قیادە بەڵام بە هەڵبژاردن و بە تەسەوەری من ئەگەر خۆیان هەڵبژاردایە دەرەچوون چونکە زۆر ماندوو ببوون لە کوردستانوانە خەڵکەکەش هەمووی لەگەڵ ئەوە بوو کە خۆیان هەڵبژێرن بەڵام کە گوتیان 12 کەس بە تەسکیە ببین بە قیادە ئەوە قیمەتی خۆیان هێنا خوارەوە و کۆنگرە قبولی نەکرد. زۆر باشە کاکشکوری من سوپاس دەکەم بەوەی کە لەگەڵمان نابووی بەم شێواتینە کۆتایی بەنامەیەم جارەمان و لاوقەی داهاتوودا لەگەڵ کەسایەتێکی دیکە ئەبین.